سلااوڕێز پرسیاری F64 لە کتێبی ماتەماتیک 5000 et A. Vid ett pappersbruk tillverkades rättblocksformade lådor. هەندێک سندوقیان دروست کرد یان کارتۆن لە شێوەی سندوق بەبێ سەرپۆش utan lock. Lådorna är 4 centimeter höga och bottenytan har måtten 12 gånger 5 centimeter. Man beräknar att det behövs cirka 118 kvadratmeter papper till 6000 lådor. Är beräkningen korrekt? کاتە دەیانەوێ 6000 کارتۆنگی دروستکەن و چەند کاغەز هەیە یان کارتۆنگ هەیە 118 مەتر دووجا هەیە. پرسیارەکە ئەوەیە ئایا 118 مەتر دووجا بەشی 6000 کارتۆنگ دەکا سندوقی کارتۆنگ یان ناکە. کاتە ئەمن لێرە پێویستە چ بزانم؟ ئەمن لێرە پێویستە بزانم ڕووبەری ئەو هەریەکە لەو لۆدانە چەندە. کاتە لۆدەکە ئەو هەیە 5 ڕووبەرم هەیە. ئەو ڕووبەرە یەکەم یەکەچی بەرامبەری وەکو ئەو پاشان ئێرە ئەوەی بەرامبەری لەو لای لەگەڵ بنکەکەشی 5 دانەم هەیە. کاتە ڕووبەرەکان دەردەینم ئاریا 1 بە 1. یەکەم ڕووبەر ئێرە دەردەینم چ دەنووسم ئێرە 12 جاران 4. کاتە 12 جاران 4 لێرە دەنووسم یەکسانە بە چونکە 2 لەو جۆرەیە ئەویش یەکسەر جارانی 2 دەکەم. کاتە 12 جاران 8 12 جاران 8 ئەوها 2 جاران 8 16 8 جاران 1 8 یەکیش 9 96 سنتیمەتری دووجا. ڕەنگە ئەوها باشتربی یەکەم جار ئاریەکەی دەرێنم دوایە جارانی دویان بکەم هەتا بزانم چم کردیە. 48 لێرە ئەو جە 48 چونکە 2 دانە ئاریم هەیە یەک لێرە یەک لێرە جاران 2 ئەو جە دەنووسم 6 و 96 سنتیمەتری دووجا. ئاریەکەی ئێرە یەکسانە بە 5 جاران 4 و یەکسانە بە 20 ئەویش 2 دانە هەیە کەواتە 40 سنتیمەتری دووجا. ئاریەکەی ژێرەوە بنکەکە 5 جاران 12 یەکسانە بە 2 جاران 5 10 یەکسانە بە 60 سنتیمەتری دووجا. چونکە سەرپۆشی نییە ئەو لۆدەیە کەواتە لێکی نادەم لەگەڵ 2 ئێستا چ دەکەم ئەو ئاریانە هەرسێکیان کۆ دەکەمەوە واتە 6 0 0 یەکسانە بە 6 9 لەگەڵ 4 9 لەگەڵ 10 چونکە 4 و 6 یەکسانە بە 19 سنتیمەتری دووجا. ئەو جەچ دەکەم ئەو سنتیمەتری دووجایە دەکەمە مەتر. 1 مەتر یەکسانە بە 100 سنتیمەتر بەڵام 1 مەتری دووجا یەکسانە بە 100 و 100 سنتیمەتری دووجا. کەواتە ئەمن دەبی ئەو ژمارەی دابەشی 10,000 بکەم. بەڵام پێشی ئەوەی دابەشی بکەم چونکە ئەمن دەمەوێ 6000 لۆدەی دروست بکەم کەواتە ئەو ژمارەی
لێک دەدەم لەگەڵ 6,000. 196 گۆنگەر 6,000 یەکسانە بە 0 0 0 6 جاران 6 36 6 جاران 9 54 لەگەڵ 6 لەگەڵ 3 54 55 56 57 6 جاران 1 6 6 و 5 11. ئایا جێم هەیە بنووسم؟ 11 سانتیمەتری دووجا. ئێستا بینم ئەو ژمارەی دابەشی 10,000 بکەم ئاسانترە، کەواتە 1 1 7 6 0 0 0 1 2 3 4. ئەو سێ سفرە ڕۆیشت لەگەڵ ئەو سێ سفرەی، کەواتە ژمارەکە کردیە 117 فاریزە 6 مەتری دووجا. کەواتە پێویستم بە چەند کارتۆنگە؟ پێویستم بە 117 و 6. ئەگەر لێرە لە وەڵامەکەی 118 کوادرات مێتر پاپەریان هەبوو بێگومان بەش دەکا، چونکە تۆزە چیش دەمێنێتەوە، کەواتە بڕێکنینگەن ئار کۆڕێکت، کەواتە بەڵێ باش بەش دەکاتن، چونکە 117 کەمترە لە 118. Svaret ja, de har gjort bra beräkningar. Helt enkelt. ئێستا پرسیارەکەی پاشی ئەو Pella har gjort en snygg papperskorg av metallfolja. Pella سەلەکی دروست کرد لۆ خاشاک و لە کارتۆن دروستی کرد. دیسان هانتوگ بۆرد لۆکێت، ئەویش سەرپۆشەکەی لابرد، سەرپۆشی نییە، و هانە سێدان ساتان فاست فöljen på insidan och utsidan. لێرە لە دەرەوە و لە ژوورەوە فۆلیەی دانا. فۆلیەش ئەو وەک ئەلەمینیۆم تەنکەکە کە بەکاری دەینین لە کاتی خواردن دروستکردن. Även botten هەتا لە بنکەکەش داینا. Hur mycket följe behövs det? دیسان لێرەش پێویستە ئاریەکەی ببینمەوە، چەند لام هەیە، 5 لا ئەو لایە، لایەکەی دیش ئەو لایەش، لایەکەی بەرامبەریشی و ژێرەکەشی، کاتە یەکێکە لایەکان ئاریەکەی دەبینمەوە. ئاریەی ئێرە 30 جاران 40 دوو دانە، 30 جاران 40 دوو دانە لەو جۆرەی، کەواتە 30 گۆنگە 40 0 0 12. ئەوجە دوو دانەم پێویستە، کەواتە 1 24 و 0 0. ئەوە یەک ئاریەم دیتەوە، دوو دانەم دیتەوە. ئەو جارەی ئێرەش 40 جاران 30 دیسان، چونکە 30 بە 30ە، دیسان 30 جاران 40 دوو دانە لەویش، کەواتە یەکسەر دەنووسم 24. ئەویش تەواو. ئەوجا ژێرەکەشی 30 بە 30 30 جاران 30 یەکسانە بە 900. ئێستا ئەو سێ ژمارەی کۆبکەمەوە 2400 و 2400 کردیا 4800. کۆی بکەمەوە لەگەڵ 900 0 0 75. بەڵام چونکە ئەو فۆلیەکەی بەکاردێنی لە ژوورەوە و لە ناوەوە، لە ژوورەوە و لە دەرەوە،
کەواتە ئەمن دەبی ئەو ئارەی کە هەمە جارانی دوی بکەم. یەکسانە بە چەند؟ یەکسانە بە 0 0 دوو جاران 7 4 دوو جاران 5 یەکێش 11 سنتیمەتری دووجا، کەواتە 11 و 400 سنتیمەتری دووجا. ئەگەر بیکەمە مەتر دابەشی 10,000 یەکەم، ئەو دوو سفرە لەگەڵ ئەو دوو سفرەی دەڕوا، واتە 1 مەتری پێویستە، 1 مەتر و شتێک، 1 مەتر دووجا فۆلیای پێویستە لۆ دروستکردنی ئەو سەبەتەیە یان ئەو سەللەیە پاپەشکۆڕی. هیوادارم ڕوون بی ئێستا پرسیارەکە.